بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد الأمين وعلى آله وأصحابه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان و بەڕێزان، دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز لە بەرنامەی پەروەردەی منداڵ لە زنجیرەی 28مین بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە. لە زنجیرەی ڕابردوو باسی دوو قۆناغمان کرد لە قۆناغەکانی شێوەی ڕاستکردنەوەی هەڵەی منداڵ. قۆناغی یەکەم گوتمان نیشاندانی هۆکارەکانی پەروەردە ڕاستکردنەوەی هەڵەی منداڵ، وەکو قامچی، وەکو هەر هۆکارێک لەو هۆکارانێکەوە بەکاردێ لۆ ڕاستکردنەوەی هەڵەی منداڵ بۆ ئەوەی ئەو منداڵە هەست بکاتن کەوا شتێک هەیە ئەگەر هەڵەی کرد پێی ڕاست بکرێتەوە. خاڵی دووەم باسمان کرد جێڕاکێشان و گوێگرتنی منداڵ لە کاتێک کە هەڵەی دەکات. ئێستا دێینە سەر خاڵی سێم. خاڵی سێم بریتە لەوەی کەوا کاتێک منداڵ هەڵەی کرد دوای ئەوەی دوو قۆناغی یەکەم سوودی نەبوو، دێینە سەر قۆناغی سێم بریتە لە لێدانی منداڵ. طبعا لێدانی منداڵ خۆشەویستان و بەڕێزان آخر قۆناغە، یعنی وەکو عەرەب دەڵێ آخر الدواء الكي، يعني آخر عیلات کۆتایی هەموو عیلاتێک ئەوجە داخکردن بەکاردێت. داخکردن يعني مثلا لۆ نمونە نەخۆشێک دەچێتە لای دکتۆرێک، دەڵێ دکتۆر فرانە شوێنم دێشی، دوای ئەوەی دکتۆر معالەجەی دەکا، عیلادێکی زۆری دەکا، هیچ عیلاجی نابیتن، ئاخر شت بڕیاری ئەوە دەدرێ کاکە ئەو شوێنەی تووشی سەرەتان بووە، خوا هەمولایەکی بپارێزتن، دەبی ببڕدرێتەوە. یعنی ئەو بڕینەوە و لێکردنەوەی ئەو ئەندامەی لەشی ئینسان ئاخر عیلاتە و هیچ ڕێگا چارەیەشتر نەمالوو ئەو کەسە. کەواتە لێدانیش کاتێک کە خوای گەورە سوبحانە وتەعالە لە قورئان باسی لێدان دەکاتن لە بۆ ڕاستکردنەوەی هەڵەی ئافرەت، و کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی لێدان دەکاتن کاتێک کە منداڵێک لاسار و لاڕێ دەبیتن، تەنها بۆ ئەوەیە ئەو منداڵە بێتە سەر ڕاستە شەقام و هەڵەکانی خۆی پەشیمان بیتەوە. کەواتە بەڕێزان خۆشەویستان، لێدان زۆر بابەتێکی گرنگە، ئینسان بتانی زۆر بە وردی هەڵس و کەوت بکات. یعنی ئەو لێدانە بەویستی ئینسان نییە بە کەیف خۆت کاتێکەوە ڕقل لە کەسێک بێەوە لێ بدەیت، یەکت خۆش بێتت چاوپۆشی لێ بکەیت ئەگەر هەڵەشی هەبیتن، ئەوە غەڵەتە، ئەوە نەعەدالەتیە. ئەو نەوعە لێدانە ئینسان لەسەری معەزەب دەبی لە ڕۆژی قیامەتی، خوای گەورە لە پرسیارت لێ دەکاتەوە. هەندێک لە دایک و باوان بەداخەوە کاتێک دەکەونە سەر یعنی هەڵەیەک لە منداڵەکانیان دەبینن، یعنی چاویان هیچ شتێک نابینی، بە کەیف و ویستی خۆیان دەکەونە سەر لێدانی ئەو منداڵە، زۆر جار جێیان دەستچێنن، زۆر جار قەلبیان شین و مۆر دەکەن، زۆر جار منداڵەکانیان داغ دەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی کردیە لە داغکردنی ئاژەڵ. یعنی پێغەمبەری خوا جارێک جێدرێژێکی دیتی داغ کرابوو، پێغەمبەر زۆر تووڕە بوو، فەرمی ئەوە چێ وای لەو جێدرێژەی کردیا؟ یعنی سبحان الله، ئەگە دروست نەبی هەندێک شت بەکار بێ لە بۆ ئاژەڵ، تخوا دروستە لە بۆ مرۆڤێک، لە بۆ منداڵێک کە نیعمەت و زینەتی حیاتی دنیایە، ئینسان بێتن بە کەیفی خۆی ئەو منداڵە لە ژێر پێی خۆت دابنەی بیخێ بن شەقازلە لە بنجێی بدەی. بۆیە بەڕاستی لێدانی منداڵ لە ئیسلامدا ئەگەر لە فەرمودەکانی لە ئاەتە پیرۆزەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند بنەمایەک هەڵدەڕێنجین لە بۆ لێدانی منداڵ. یەکەم بنەما کە زۆر گرنگە، ئەو کەسەی کەوا لە منداڵەکەی دەداتن دەبی ڕەچاوی تەمەنی منداڵەکەی بکاتن، یعنی هەموو منداڵێک ئیوەینە لێی بدرێتن. بزانە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرموێ مروا ئەولادەکم بالصلاة وهم أبناء 7، دەفەرموێ لەو کاتەی منداڵەکاتە تەمەنیان دەکەوتە 7 ساڵ، تەمەنیان دەگاتە 7 ساڵ، مروا ئەمریان پێ بکەن بە قسەی خۆش، بە تەشجیع و هاندانیان، بە نوێژێ بکەن. مروا یعنی ئەمریان پێ بکەن بە نەرمی، بە لەسەرخۆیی، هەتا کەینێ حتا 10 ساڵی، وەضریبوهم عەلەیها، دوای ئەوەی کەوا هەر بەجێیان نەکردن لێیان بدەن لەسەر نوێژێ، وهم ئەبناء 10، لەو کاتی منداڵەکانتان دەگاتە تەمەنی 10 ساڵی. کاتە داک و بابی بەڕێز خۆشەویستان، یعنی ئەتوو بزانە تەمەشا بکە، ماوەی 3 ساڵ دەبی سەبر و تەحەمولت هەبی، دەبی نەرم و نیان بی، دەبی ئوستوبی زۆر
جوان و ڕێکوپێک بەکاربینی بۆ ئەوەی منداڵەکەت ڕاستە شەقام بگریت و بەجێت بکات و بە تاچی ئەوەی کە داوای لێ دەکەی ئەنجامی بدا. بزانە لە 7 ساڵی هەتا 10 ساڵی نابی لێدان بەکاربینی، نابی تۆڕە توڕدی لە کاربینیم. منداڵ هەتا 10 ساڵی یعنی لە بچوشی هەتا دەگاتە 10 ساڵی بە هیچ نەوعەک نابی لێدانی لە بۆ بەکاربێ. یعنی بزانێت تەمەشا بکە ئەو ئیسلامەتی ئەو هەمان پێی دەرێتن دەبێ ئینسان نەربوو لەسەر خۆبی بەرامبەر ئەو منداڵە. تەنها دوو قۆناقی پێشی دەتانی بەکاربینی لە بۆ منداڵ. کەواتە خۆشەویستان و بەڕێزان بەڕاستی زۆر ضرورە. یعنی بەداخۆ ئێستا لە ڕۆژگارێکی وەکو ئەوڕۆ دەبینین یعنی هەندێکشت لە میدیاکان و لە ڕاگەیاندنەکان دەبینی داک و باب دەکەونە سەر منداڵەکانیان ئەوە باوەژنە ئەوە بابەژنیکەی هینە دەکەوتە سەر منداڵەکان بە کەیفی خۆی ئەو منداڵەی جێی شکاردیە قەلبی شین و مۆر کردیە داغی کردیە واللهی ئەوە هەمووی سەبەکە ئەوەی بێدینیە. ئەگەر کەسێک تۆزێک لە خوا بترسێ تخوا ئەوها بۆ شێوەیە لەگەر منداڵەکەی دەکاتن لۆیە دەبێ ئینسان زۆر ئاگادار بی ئەو تەمەنەی کەوا منداڵ لێی دەدرێ نابی تەمەنی لە 10 ساڵی بچووکتر بیتن. خاڵیشتر لەو خاڵانێک کە زۆر گرنگە لە من ینی ڕەچاو بکرێت لە کاتێک کە لە منداڵەکەت دەدەی ئەو پەڕی لێدان نابی لە 3 زیاتر بی. یعنی ئەگەر بە شەق لە شوێنەکەتدا یاخود بە قامچیەک بە شتێکی لێتدا نابی لە 3 جاری زیاتر بیتن. یعنی ئەوە لە ئیسلامدا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يضرب فوق 10 جلدات نابی کەسێک لە 10 جەلدەی زیاتر لە کەسێک بدا إلا في حد من الحدود مەگەر لە حدێک بی لە حدەکان کە خوای گەورە ڕێی پێدایە و لە حەدیسی پێغەمبەر واریدا کەواتە منداڵ چی کردیە کاکە تو دەکەویە سەری لێی بدەی بەو نەوعە لێدانەی کەوا بەڕاستی یعنی ئەوە جێی داخە بەڕاستی کە هەندێک لە داک و بابانی مسلمان بەو شێوەیە لە منداڵەکانیان دەدەن. خۆشەویستان و بەڕێزان لەبەرچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان لە شریعەتی ئیسلام هەتا 10 ساڵی نابی منداڵ تند و تیژی نابی لێدانی لەگەر بەکار بێ. واللهی کەسێک لە تەمەنی بچووشی هەتا دەگاتە 10 ساڵی منداڵەکەی لە باوش بگری عەطف و حەنان و سۆز و خۆشەویستیەکی ئەو تۆ لەگەر منداڵەکەی دەڕبی کە لە کانگای دڵەوە دروست بی ئەو منداڵە داک و بابی خۆی خۆشەویستیەکی تەواوی هەبی لە بۆ ئەو داک و بابەی بەخوای مەحالە بەکاربێتن لێدان بەکاربێتن قەت ناگاتە قۆناغی ئەوەی کە ئینسان لێدان بەکاربینیتن. لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایناتە 10 ساڵی عین لەو 10 ساڵی دەبی ئەتوو وەکو شەت لە نەمامێک هەمیشە و بەردەوام بە ئاوی سۆز و خۆشەویستی ئەو نەمامە پەروەردە بکەی و گەشەی بکەی و گەورەی بکەی. کاتێک کە خۆی ڕاگرت ئەو نەمامە دەبێتە دارێکی خۆڕاگر ڕەگەکەی تویتە ناو ناخی زەوی بە هیچ شێوازێک ڕەشەبایەکانی ئەولە بە هەڵەیدا نابن تووشی غەڵەت نابی تەنها ئەتوو سەرچاوەی وەرگرتنی زانیاری لە بۆ ئەو منداڵە ڕاستیەکانیش تەنها لە توو وەردەگری کە لە بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە زانایان بە خەلیفەی پێنجەمیان دانایە نامەیەکی نووسی لە بۆ تێگڕای وڵاتەکان فەرمووی لا يقرن المعلم فوق 3 فإنها مخافة للغلام. فەرمووی ئەو کەسەی کە منداڵی فێری دەرس دەکاتن کە مامۆستایە نابی لە 3 جار زیاتر لە منداڵەکەی بدا ئەگەر پێویستی بەلێدا بوو لۆ چونکە ئەوە دەبتە توند و تیژی و ترس لە دڵی ئەو منداڵی. بزانە تەمەشا بکە خەلیفەی مسلمانان دێتە سەرخەت خەلیفەی مسلمانان چەند هشیارە حسابی منداڵێکی بچووک دەکا کە لەژێر دەستی مامۆستایەکە. لۆیە لایەنی پەیوەندیداری زۆر مهمە کاکە بەڕاستی ئەگە برین لێدان نەبی هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە ناکرێ بەڕاستی من یعنی یەک لە قۆناکان لە هەموو ئۆیکەلداندرا لە هەموو ڕێسا و یاسایەکی برین ئاسمانی و سەرزەوی بەڕاستی دەبی ئینسان خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە داینایە لە یاسای ئاسمان دەبی ئینسانەکان کاتێ هەڵە دەکەن بە هەندێک حدود بە هەندێک سنووری دیاری کراو هەڵەکانیان لۆ ڕاستکرێتەوە. لە دنیاژات کە تەمەشا دەکە یاسای سەرڕووی زەوی تەمەشایکە کاتێک کە ئینسان هەڵە دەکاتن غەرامە هەیە زۆر جاری وا هەیە تەمەشا دەکەی کابرا سزت دەکرێتن جاری وا کابرا پێویست بەوەی دەکرێت تەعدیب بکرێتن تەعزیر بکرێتن هەتا بێتەوە سەرهۆش خۆی و لە هەڵەکەی خۆی گەورە پەشیمان دەبتەوە حەتا ئەگەر کەسێک زەلامەکی کوژ دەبی بکوژرێتەوە
ئەگەر کەسێک دزی کرد دەبێ دەستی ببڕێ لۆ ئەوەی ببێتە پند و عیبرەت و دەست و ئامۆژگاری یەکەم جار لۆ خۆی اینجا لۆ خەڵکانی دەوروبەر. یا ربی خدای عاقبەت خێرمان بکەی، ماڵ و منداڵمان ساڵح بکەی، یا ربی خۆیان لێت دەپاڕێینەوە، ئەوەی منداڵت پێ نەبەخشێ منداڵی ساڵحی پێ ببەخشی، منداڵەکانی ئێمەش ساڵح بکەی، بیانکەی بە سێبەری دنیا و قیامەت لە بۆ ئێمە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.